بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی بابەتی سەلمێنراوی پیتاگۆرەس لە کتێبی بیرکاری بە زمانی ئەڵمانی لاپەڕە ١١٠ لەو کتێبە لاپەڕە ١١٠ لێرە پرسیاری ٨٩٩ باسی سێ گۆشەی گۆشەوەستاوە. سێ گۆشەی گۆشەوەستاو واتە یەک لە گۆشەکان ٩٠ پلەیە. هێمای ٩٠ پلە دیارە لە دەوڵەتێک لۆ دەوڵەتێک جیاوازە. لێرە بە زمانی ئەڵمانی هێمایەکە ئەو هەیە خاڵە چیش هەیە لە هەندێک دەوڵەتان هێمایەکە 4 گۆشەکی بچووکە واتە هێمایەکە ئەو هەیە، بەڵام لێرە لەو کتێبەی ئەو هێمایە واتە گۆشەکە ٩٠ پلەیە. ئەو سێ گۆشەیە کە گۆشەکەی ٩٠ پلەیە سێ لای هەیە بێگومان هەموو سێ گۆشەکان سێ لایەن هەیە. دوو لا ئەو لایە زەردە و ئەو لایە سۆرە ناویان لایە بە کوردی، بە زۆر زمانە ناویان کاتێتە کاتێت. لایە کەسکەکەش کە بەرامبەری گۆشەوەستاوەکەیە ناوی چییە؟ ناوی هیپۆتێنوزە، بە کوردیش ناوی پێی دەڵێن ژێ، واتە ئەو لایە سەوزە کە درێژترە لە لایەکانی دی ناوی چییە؟ ناوی ژێ. لێرە زۆربەی جاران لە پرسیارەکان باسەکە باسی دیتنەوەی ژێ چەندە، چەند درێژیەکەی چەندە. باشە، ئێستا ئەوەشمان زانی. لێرانە لە جیاتی ژمارە پیتیان دانایە بۆ ئەوەی بزانین، پیتیان دانایە بۆ لایەکانی سێ گۆشە، پیتی A و B و C. هەمیشە پیتی C دادەنێن لۆ هیپۆتێنوزەی یان لۆ ژێی سێ گۆشەکە. لەو پرسیارەی چیان لە من دەوێ؟ دەیانەوێ ئەمن وەکو ئەوی وایە هێڵکاریەکی بکەم، سێ گۆشەکەی دروست بکەم، سێ گۆشەکی دروست بکەم کە درێژی لایەکانی دوو لای دیارە، لای A و B دیارە، ئەیەکە چەندە لێرە بۆ وێنە 32، بیەکەش 24 ملیمەترە. کاتە زۆر ئاسانە بە پێوەرەکی 32 ملیمەتری دروست دەکەم، 24 ملیمەتریش دروست دەکەم، پاشان هێڵەکان بە یەک دەگەینم بەهۆی هێڵەکی ئەو هێڵەی کە پێی دەڵێن ژێ، سێ گۆشەکە دروست دەبی. لێرە دەیانەوێ ئەمن بچم ژێیەکەش ببینمەوە، هیپۆتێنوزەکەش ببینمەوە. بێگومان ڕێسایەکی زۆر ئاسان هەیە، ڕێسای سەلمێنراوی پیتاگۆرەس، کە سەلمێنراوی پیتاگۆرەس دەربارەی چییە؟ دەربارەی ئەوەیە ئەو لایە سەوزەکە تواندوو یەکسانە بە لایە زەردەکە تواندوو کۆ لایە سۆرەکەش تواندوو. ئەوە پیتاگۆرەس پێش زیاتر لە 2000 ساڵ ئەوەی سەلماندیە. کەواتە بەکاری دەینم. ئەمن لێرە چ دەکەم؟ لێرە خشتەکەم هەیە، ئەوەی لەسەرمە خشتەکەی پڕکەمەوە 32 کە دەکاتە ئەی یەک لە لایەکان 32 ملیمەتر. ئەمن چ دەکەم؟ لێرە دوو جایەکەی وەردەگرم، 32 جاران 32 کردیا ئەو ژمارەی لێرە دەنووسم.
ئەوجا 24ەکەش هەروە 24 جاران 24 دوو جایەکەی وەردەگرم لێرە دەنووسم. ئەوەش تەواو. ئەوجا لێرە لەژێر ئەو ستوونەی چ دەنووسم؟ ئەی دووجا و بی دووجا کۆ دەکەمەوە، تەنیا کۆیان دەکەمەوە، واتە ئەو ژمارەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی لێرە دەینووسم. پاشان چ دەکەم هەتا بزانم درێژی هیپۆتێنوزەی چەندە، کاتی کە ئەو دوانم کۆ کردەوە کە لێرە کردیە 1600 دەچم ڕەگی دووجای 1600ی وەردەگرم یان بە بژمێر ئەگەر ئاسان نەبوو، بەڵام 1600 زۆر ئاسانە چونکە 40 جاران 40 دەکا 1600. ئەگەر نەمزانی بێگومان پێویستە بژمێری بەکاربێنم. کەواتە لێرە لەو سێ گۆشەی ژەیە کە دەکات چەند؟ دەکات 40 ملیمەتر. ئێستا کو ساغی دەکەمەوە، بەو جۆرەش ساغی دەکەمەوە هەمیشە دەبی هیپۆتێنوزە گەورەتر بی لە ئەی و لە بیش، لە هەردووچیان دەبی گەورەتر بی. ئەمن لێرە ئەیەکە چەند بوو؟ 32 بوو، بیەکەش 24 بوو، کەواتە 40 ژمارەی گونجاوە چونکە لە هەردووچیان گەورەترە. ئەوە ساغم کردەوە کە هیچ نەبی هەڵەکی گەورەم نەکردیە لە کاتی دیتنەوەی ژێ. بە هەمان ڕێسا و یاسا ئەو پرسیارەش چا دەکەم، 36 توان 2 دەینووسم لێرە، ئەوجا 77 توان 2 دیسان دەینووسم لێرە، ببورن لێرە، پاشان هەردووچیان کۆ دەکەمەوە لێرەی دەنووسم، ئەوجا ڕەگی دووجای 7225 دەردەینم بە بژمێر، ئەوها 7225 ڕەگی دووجا دەکاتە 85 دەکاتە 85. لێرە دەنووسم 85 کو ساغی دەکەمەوە 85 دەبی گەورەتر بی لە بی و گەورەتریش بی لە ئەی. ساغم کردەوە کە 85 لە هەردووچیان گەورەترە، کەواتە ئەژمێرکردنەکەم شیاوە و گونجاوە. بە هەمان ڕێ ئەم لێرە هەمویان شیکار ناکەم، بە هەمان ڕێگا دەتوانی خوێندکاری ژیر 76 دووجا لێرە بنووسی، 57 دووجا لێرە بنووسی، پاشان کۆیان بکەیەوە، پاشان ڕەگی دووجا دەربینی لێرە بنووسی، ئەوجا ساغی کەیەوە بزانی دەکات چەند. بە هەمان شێوەش ئێرەش 40 دووجا و 75 دووجا، کەواتە زۆر ئاسانە پڕکردنەوەی ئەو خشتەیە. پرسیاری 900 هەمان شتا دیسان لێرە ئەمن بچم هیپۆتێنوزەی ببینمەوە، بەڵام زۆربەی جار هیپۆتێنوزە ژمارەیەکی دەیە، واتە فاریزەی لەگەڵە، زۆر کەم ژمارەکە ژمارەیەکی سروشتیە، هەمیشە فاریزەی لەگەڵە زیاتر. کەواتە لێرە لەو پرسیارانە کە ژەیەکەی دەبینمەوە دەبیتە ژمارەی دەی، ئەوجا ئەو ژمارە دەیەی ئەمن نزیک دەکەمەوە، نزیکی دەکەمەوە بۆ نزیکترین ژمارەی گونجاو کە هەز دەکەم شیاوە. باشە، لێرانە تۆزەچیش ڕوونکردنەوەیان نووسە بۆ وێنە ئەگەر هاتوو سێ گۆشەی گۆشەوەستاوم هەبوو، یەک لە لایەکانی کردیا 7 فاریزە 3 مەتر، لایەکەی دیکەش کردیا 24 فاریزە 5 مەتر،
ئایا ئەمن هیپۆتێنوزەکەی کو دەبینمەوە هەمان ڕێگایە 7 فاریزە 3 دووجای دەکەم کۆی دەکەمەوە لەگەڵ دووجای 24 و 5 کە کۆم کردەوە دووجایەکانی ئەوجا لە ژێر ڕەگی دووجای وەردەگرم کردیا ژمارەیەکی فاریزەدار ئەو ژمارە فاریزەدارەی ئەمن نێزیک دەکەمەوە تەنیا یەک خانە لە لای ڕاستی فاریزەی بەسە کردیە نێزیکەی 25 و فاریزە 6 ئەوجا لەبەر چ کردیە 6 چونکە لێرە ئەو 6 لە ڕەنووسە گەورەکانە کە دەیکەمە 0 ئەو پێنجەی تەنشتی گەورە دەکەم بە 1 ئەوە نزیککردنەوەیە بۆ نزیکترین دەیەک لێرە ئەو هێمایش دادەنێم نزیکای ئەو جە ساغ دەکەمەوە ئایا 25 فاریزە 6 دەیەک ژمارەی گونجاوە دەبی بچم ئەمن بینم تەماشای کەم بەراوردی کەم لەگەڵ گەورەترین لا کە 24 چونکە گەورەترە کەواتە هەڵی گەورەم نەکردیە کەواتە ساغی دەکەمەوە لێرە کە سی کە دەرچوو هیچ نەبی گەورەترە لە بی چونکە بی لێرە ئەگەر سی گەورەتر بوو لە بی بەخۆی بیش گەورەترە لە ئەی کەواتە زۆر باشە کەواتە هەڵم نەکردیە ئەژمێرکردنەکەم شیاوە و گونجاوە بە هەمان ڕێ ئەمن ئەو پرسیارانش دەتوانم جواب بدەمەوە واتە دەینم ئەو ئەی کە ئەگەر ئەو هابی سێ گۆشەکە ئەو هابی دەینم گریمان ئەوە ئەیە ئەوەش بیە ئێرەش سی هەتا سی ببینمەوە ئەیەکەی دووجا دەکەم بیەکەش دووجا دەکەم ئەوها 5 دووجا دەکا 25 7 دووجا دەکا 35 ئەو دوایە دووجایەکان کۆ دەکەمەوە 25 کۆ 35 یەکسانە بە 60 ئەوجا ڕەگی 60 دەردەینم ڕەگی دووجای 60 دەکاتە 7 و فاریزە 7 و 46 نێزیشی دەکەمەوە تەنیا دەنووسم پیتی سی یان هیپۆتێنوزە یان ژێ یەکسانە بە 7 فاریزە 7 ئەوجا دەتوانم هێڵکاریەکەی بکەم بە پێوەریان بە ڕاستە یان بزانەک و سێ گۆشەکەی دروست کەم وێنەکەی بچێشم بە هەمان شێوە ئەمن دیسان لێرە وەکو گوتم هەموو پرسیارەکان وەڵام نادەمەوە بە تایبەتی لەو کتێبەی ژمارەکان زۆر گەورەنە بەداخەوە چونکە کاتی ئەمن 230 جاران 230 ژمارەی زۆر گەورەیە کاتەکی زۆری دەوێەوە زۆر ئەگەری هەڵەکردنیش هەیە تێش ناگەم لەبەر ئەو ژمارانە ئەوها بە گەورەی نووسراینە لێرە پێویستیش ناکە بەڵام ئەمن ئەوە چونکە ژمارەکان گچکە بوون تۆزێک باشترە شیکارم کردیە ئەو پرسیاری دی لێرە 3 فاریزە 5 تواندوو کردێ 12 و 25 2 فاریزە 8 تواندوو کردی 7 و 84 ئەوجە کۆم کردەوە هەردووچی کردیە 20 و 09 ئێستا 20 و 09 لە ژێر ڕەگی دەینمە دەرێ بزانم دەکات چەند 20 و 09 ڕەگەکەی دەکاتە 4 و 48 و 22 ئەمن دەنووسم 4 و 5 4 فاریزە 5
نزیکی دەکەمەوە نزیکەی 4 فاریزە 5 مەتر. ئەوە هەرسێکیان دەرچوون. ئەوجا بگەڕێمەوە وەکو گوتم ئەمن پرسیارەکان هەمووشی کار ناکەم چونکە یەکەم جار هەمان ڕێسایە، دووەم جار ژمارەکان زۆر گەورەنە لە کاتی ئەو ژمارە گەورانە، لە کاتی دووجای کاتەکی زۆریان پێویستە هەم بۆ نووسین و هەم بۆ ئەژمێرکردن. بێمە لای هەموو پرسیارەکان لەسەر هەمان بابەتە، دیتنەوەی هیپۆتێنوزان یان ژێ. لێرەش هەروە کە دەڵێ کۆنستروێرە وابزانمانەوەی دروستی کە یان هێڵکاریە چی بکە، سێ گۆشەکی گۆشەوەستا و لێرە یەک لە گۆشەکانی نەوەت پلەیە هەر دەبی یەک گۆشە، پاشان ژێیەکەی دەربینە و ئەگەر فاریزە هەبوو ژمارەکەی نێزیکەوە، پاشان ساغیکەوە بزانە ئەژمێرکردنەکەت شیاوە یان شیاو نییە. بۆ وێنە لێرە هەمان شتە دیسان ئەمن 76 ملیمەتر لەگەڵ 52 ملیمەتر لێرە دیسان بزانم دروستم کردیاننا 76 و 52 دروستم نەکردی لێرە، بەڵام ڕەنگە لێرە دروستم کردبی. ئەوها 76 و 52 76 تواندوو کۆ 52 تواندوو وەکو دەبین کردیە ئەو ژمارە گەورانە کە لە ژێر ڕەگ دەرم هێنا پیتی سی کردێنەوە دوو یەک لەدا. ئەوجا ئەگەر بمێ بە پێوەەر لێرە ئەمن هێڵکاریەکەم کردیە، یەک لە لایەکان 76 ملیمەترە، لایەکە دیش 52 ملیمەترە، واتە 7 فاریزە 6 سانتیمەتر. ئەوەی ڕاستی بی دەتوانم ئەو سێ گۆشەی دروست کەم بەبێ ئەوەی بزانم ژەیەکە دەکاتە چەند، چونکە ئەمن تەنیا ئەو دوو لای بە پێوەەر دروست دەکەم، پاشان ئەو دوو هێڵەی پێکەوە دەبەستمەوە بەهۆی ئەو هێڵە کەسکە بەبێ پێوەەر هەر بەخۆی ڕاست دەردەچی. کاتە بەو جۆرەی ئێستا بە پێوەری تۆزەک ئەوە دەبواە تۆزە کورتتر باە یان ئەوە تۆزەک ئەوها 7 فاریزە 6 زیاترە لە نیوەی دەبواە تۆزە چیش ئەوهابی. ئەوها دروستی دەکەی. ئەگەر ئەو جۆرە کاغەزە هەبی زۆر باشە، هەتا ڕاستەشمان پێویست نییە. ئەگەر بمانەوە هیپۆتێنوزەش ببینینەوە بێگومان سەلمێنراوی پیتاگۆرەس. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری بی دیسان یەک لە لایەکانی 3 فاریزە 4 لایەکەی دی 5 فاریزە 0 بە هەمان شێوە دەتوانین ژەیەکەش ببینینەوە. لێرە بە پێوەەر هێڵکاریەکەم کردیە و ئەگەر بمانەوێت ئەو ژێ ببینینەوە زۆر ئاسانە. 3 فاریزە 4 توانی دوی دەکەم، 5 توانی دوی دەکەم، کۆیان دەکەمەوە، پاشان ڕەگەکەش دەردەینم. ئاسانە. ئەوجا لێرە تۆزەک ئەو پرسیارەی ڕوون دەکەمەوە هەر تۆزەک هەرچەندە دیتنەوەی ژەیەکە هەمان ڕێیە، 71 دەینم توانی دوی دەکەم، 62 دەینم توانی دوی دەکەم، پاشان ڕێگەکەی دەبینمەوە هەردووچان کۆ دەکەمەوە بێگومان ئا تواندوو
ئەی تواند و بی تواند و کۆیان دەکەمەوە دەبیتە سی تواند و ئەو جەڕەگەکەی دەردەینم. بەڵام لێرە ئەو پێوەرە چیان نووسیە لێرە 1 بۆ 1000 مانای چییە؟ مانای چونکە ئەو دووریە بە مەترە، ئەمنیش ناتوانم لەسەر کاغەز مەترم هەبی، ناچارم چ بکەم؟ ناچارم بە 1000 جار ئەو مەترەی بچووک یان گچکە کەمەوە ئەوها ئەمن مەترەکەی دەینم چ لێ دەکەم؟ دەیکەمە سانتیمەتر، واتە جارانی سەدی دەکەم، کە 70 جارانی سەدی دەکەم دەبیتە 70 دەبیتە 7100. ئەوجە پێوەر 1 بۆ 1000 واتە کەمیکەوە بە 1000 جار. ئەم چ دەکەم؟ ئەو ژمارەی دەینم دابەشی 1000 دەکەم دەبیتە 71 سانتیمەتر. ئەوجە دەچم هێڵکاریەکەی دەکەم، واتە ئەو وەختە دەچم 71 سانتیمەتری دروست دەکەم. ئەوها لایەکی 71 سانتیمە، لایەکەی دیشی بە هەمان شێوە 62 جارانی سەدی دەکەم دەیکەمە سانتیمەتر، دابەشی 1000 دەکەم هەتا بتوانم هێڵکاریەکەی دروستکەم. پاشان بێگومان لە کاتی دیتنەوەی پێویست ناکە ئەمن بە سانتیمەتر ببینمەوە، بە مەتر دەبینمەوە. 30 تواند و چەندە؟ 30 تواند و لێرە دەرچوو 9 فاریزە 4. 9 فاریزە 4 مەتر، ئەویش دیسان ئەمن دەینم 9 فاریزە 4 جارانی سەدی دەکەم دەبیتە 9 فاریزە ببورن بزانم لێرە ئەمن چم کردیە، لێرەوە بزانم یەکسەر بە سانتیمەترەکە دەرچووە، ڕاستە، چونکە ئەمن 71 وەرنەگرتیە 7 فاریزە 1 وەرگرتیە، کەواتە ئەگەر تەماشاچی بکەینەوە لێرە 71 وەرنەگرتێ یەکسەر بە سانتیمەتر دروستم کردیە. ئەو 9 فاریزە 4 کە دەرچووە ئەوە تەنیا پاش پێوەرەکەیە، واتە تەنیا لۆ هێڵکاریەکەیە. بەڵام بەڕاستی ئەگەر بمەوێ بزانم چەندە دەبی ئەمن بینم 9 فاریزە 4 جارانی 1000 بکەم، ئەو جا دابەشی 100 بکەم، واتە جارانی 10 بکەم کە دەکاتە 94. کە دەکاتە 94 ساغی دەکەمەوە کە 94 گەورەترە لە چەند بوو لێرە گەورەترینیان لە 71. 94 گەورەترە لە 71 واتە 30 گەورەترە لە ئەوجا ئەیە یان بیە نازانم 71کە با بچم تەمەشاکە ئەیە کە سەلماندم کە 94 گەورەترە لە گەورەترین لا، کە ئەویش ئەیە لێرە گەورەتریشە بێگومان لە بیش، لە هەردووچان گەورەترە، کاتەوە ساغکردنەوەکەیە. پرسیاری 903 ئەوەی ڕاستی بی ئەو جۆرە پرسیارانە ئەوەندە گرنگ نینە، نازانم لەبەر چ لێرانە ئەو جۆرە پرسیارانە هەیە. لێرەش ڕوونکردنەوەک هەیە، گوایە هەموو جارێ ژمارەکی سروشتی نییە. ئەگەر ژمارەکی سروشتی بوو بۆ وێنە وەچی ئێرە سێ گۆشەکەم هەیە، ئەیەکە و بیەکە و سیەکە، ئەوهایە ئەوە سی، ئەوەش بی، ئەوەش ئەی. ئەیەکە سێە بۆ وێنە، بی 4 سیش 5. زۆر کەم جار ئەوها هەیە، زۆر کەم
هەر سێ ژمارەکان سروشتینە. لێرە ڕێگایەکم پیشان دەدا کو بتوانم ئەوها بکەم هەر سێ ژمارەکان هەر سێ لایەکانی سێ گۆشە هەر سێکیان ژمارەی سروشتی بن. کووە ئەو ڕێیە؟ ئەو ڕێش ئەوەیە بەهۆی بۆ وێنە لێرە دوو ژمارەی هەڵدەبژێرین بە کەیفی خۆمان، بەڵام لێرە هەڵیان بژاردیە ژمارەی یەکەم کە ئێکسە 132 ژمارەی دووەمیش کە وایە 55. ئەوجە چ دەکەم پاشی هەنجی لێرە نووسرایە ئەوها بکە هەتا بتەوێ ئەیەکەی ببینیەوە ئەو ئێکسەی توانی دوی بکە وایەکەش توانی دوی بکە لێکیان دەرکە گچکەکەی لە گەورەکەی دەرکە هەرچیان گەورە بوو لێرە چونکە بۆ وێنە یەکە گەورەیە، بەڵام لێرە ئەگەر ئێکسەکە گەورە بوو ئەمن ئێکسەکەی توانی دوی دەکەم یەکەش توانی دوی دەکەم لێکیان دەردەکەم چم لۆ دەردەچی ئەیەکەم لۆ دەردەچی یەک لای سێ گۆشە. هەتا بیەکەش ببینمەوە چ دەکەم دەینم هەمیشە ئەو ڕێسایی بەکاردەینم دوو جاران ئێکسەکە وە جاران یەکە وای. هەتا بمەوێ سیەکە ببینمەوە چ دەکەم ئێکس توان دوی کۆ دەکەمەوە لەگەڵ وای توان دوو. ئەم لێرە بە ڕوونیکەمەوە بزانم کو ئەو ئیشەی دەکەین. پرسیاری ئەی لێرە سێ گۆشەکەم دروست کردیە ئەی و بی و سی. ئێکسەکەی دەینم لێرە وەچی دەبینین توانی دوی دەکەم 132 توان دوو کردیە 17424 وای دیسان دەینم توانی دوی دەکەم کردیە 3025 ئەوجا هەتا ئەیەکەی ببینمەوە ئەو لای ببینمەوە چ دەکەم ئێکس توان دوی کەم وای توان دوو واتە 17424 کەم 3025. لە کاتی لێدەرکردنەکە ئەو لایە کردێت چەند کردێت 14399 هەتا بمەوێ ئەو لایەش ببینمەوە چ دەکەم دوی دەینم جارانی وای جارانی ئێکس. لە کاتی جارانکردن دوو جاران 132 جاران 55 لێرە لەو خوارەوەی ژمارەکە بووە 14520. ئەوجە ئێستا دەینم سیەکەش دەبینمەوە کو ئێکس توان دوو کۆ وای توان دوو. لە کاتی کۆکردنەوە سی دەرچوو 20449 کە ژمارەی زۆر زۆر بێتامن زۆر ژمارەی گەورە نازانم لەبەرچ لێرە لەو کتێبەی ئەو ئێکس و وایەیان ئەوەندە ژمارەی گەورەیان دانایە بەڕاستی هیچ پێویستی نەدەکرد، چونکە ئەگەر خوێندکار بیەوێ فێربی دەبی هەمیشە بە پرسیارەکی ئاسان دەست پێ بکەن پاشان تۆزە پرسیارەکان زەحمەتکەن. بەڵام لێرە هەر یەکسەر ئێکس و ئی دوو ژمارەی زۆر زۆر گەورەنە و لایەکانی سێ گۆشەکە زۆر زۆر گەورە دەرچوون بەداخەوە. کەواتە ئەمن تەنیا ئەو پرسیارەی چا دەکەم پرسیارەکانی دیکە دەهێڵمەوە چونکە یەکەم جار ژمارەکان گەورەنە دووەم جار هەمان ڕێسایە. بەڵام خوێندکاری ژیر ئەگەر هاتوو ئێکس و ئی نەبوو بەخۆت بتەوێ ئێکس و ئی بەخۆت بتەوێ سێ گۆشەکی ببینیەوە هەر سێ لایەکانی ژمارەی سروشتی بن هیچیان ژمارەی دەیی نەبن چ دەکەی؟ باشترین ڕێ ئەوەیە بینی ئێکس و ئی گچکەترین ژمارەی وەرگری. بۆ وێنە ئەمن لێرە تەمەشاکە ئێکسەکەم کردیتە یەک وایەکەشم کردیتە سێ. ئەوجە پاشان ئێکسەکەی تواندوو یەک تواندوو هەردەکا یەک وای تواندوو
وەکو دەبینن کردیتە نۆ. ئەو چ دەکەم هەتا ئەو لای ببینمەوە ئەی چ دەکەم وای تواندوو کەم ئێکس تواندوو واتە نۆ کەم یەک دەکا هەشت. زۆر ئاسانە کەواتە یەک لە لایەکانی سێگۆشە کردی هەشت. هەتا لایەکەی دی ببینمەوە کە بیە چ دەکەم دوو جاران ئێکس جاران وای واتە دوو جاران یەک هەردوو جارانی سێ دەکا شەش. ئەوە بیەکەشم دیتەوە. هەتا سیەکەی ببینمەوە چ دەکەم ئێکس تواندووی کۆ دەکەمەوە لەگەڵ وای تواندوو واتە یەک کۆنۆ دەکاتە دا. بەو جۆرەی سێگۆشەکم بەدەست هات هەر سێ لایەکانی ژمارەی سروشتینە واتە ژمارەی تەواون بەبێ فاریزە. کەواتە چەند ئێکس و وایت ژمارەی گچکە بی ئەوەندە باشە. ئەگەر بێگومان سەربەست بووی لە هەڵبژاردن. لێرە ئەو جارەی ئەمن ئێکسم 4 هەڵبژارد وایش 5م هەڵبژارد. دیسان ئێکسم توانی دوی کردیە 16 وای تواندوو کردیە 25 ئەو ئەیەکەم دیتەوە ئای کردیە ئەی مەبەستم کردیە 9 بیەکە کردیە 40 سیش کردیە 41 بە هەمان ڕێسا و یاساکە لێرە لەو کتێبەی لێرە یاسایەکان هەنا کوو دەکەی. ئەوها ئەو سێ یاسای بەکاردەینی دوو ژمارەی هەڵدەبژێری ئەگەر ئازاد بووی. ئەگەر ئازاد نەبووی ناچاری ئەو ژمارانەی ئەواندایان نایە هەڵیان بژێری و بەکاریان بینی. ئەوەش تەواو. بێمە لای پرسیاری 904. لێرە داواکاریەکە چییە؟ داواکاریەکە ئەوەیە چێوەی ئەو پارچە زەویانە ببینەوە. چێوە مانای چییە؟ واتە ئەو لایە کۆ ئەو لایە کۆ ئەو لایە کۆ ئەو لایە و کۆ ئەو لایەش 1 2 3 5 لایە. لەو 5 لایەی ئەمن چم هەیە؟ ئەمن 4 لام هەیە واتە لایە شینەکە دەکات 48. لێرە هەتا ئێرە شینەکە دەکات 48. لایە کەسکەکە دەکا 7. لایە مۆرەکەش 48. لایە زەردەکە 24 تەنیا و تەنیا مایتەوە لایە سۆرەکەی ئەمن ببینمەوە بەهۆی سەلمێنراوی پیتاگۆرەس. واتە ئەمن ئەو سێ گۆشەی دەینم ئەو سێ گۆشەیە ئەو سێ گۆشە ڕەشە دەینم چونکە ئەو گۆشەیە گۆشەی وەستاوە یەکسەر دەتوانم 24 تواندوو کۆ 7 تواندوو ئەو جا لە ژێر ڕەگی دووجا ئێکس دەردەچی. لە ژێر ڕەگی دووجا ئێکس دەردەچی. ئەوە بەو بزانم ئەمن لە چێ دروستم کردیە. لێرە دروستم کردیە 24 تواندوو 7 تواندوو دەکا ئێکس تواندوو وەکو دەبینن 24 تواندوو ئەو های لێ هات 7 تواندوو ئەو های لێ هات ئەو جا کۆم کردەوە ئەو های لێ هات ڕەگەکەی دەدەینم ڕەگی دووجا کردیە 74 ئێکس دەکاتە 74 واتە ئێکس کردیە 74 لێرە ئێکس دەکاتە 74 ئەو جە چێوەکەی کو دەبینمەوە 74 کۆ دەکەمەوە لەگەڵ 48 کۆی دەکەمەوە لەگەڵ 7 کۆی دەکەمەوە دیسان لەگەڵ 48 چونکە ئەو لایەش 48 کۆی دەکەمەوە لەگەڵ 24 چێوەی ئەو پارچە زەویە یان بزانە چییە بەدەستم دێ. ئەو جارەی ئەو پرسیارە
بێگومان دەبی بنووسم مەتر، چێوەکە بە مەترە. ئەو پرسیارەش بە هەمان شێوە چێوەکە لێرە دەکات چەند دەکا ئەو لایە سۆرە کۆ ئەو لایە شینە کۆ ئەو لایە سەوزە کۆ ئەو لایە زەردە. ئەمن لایە شین و کەسکەکەم هەیە، لایە سۆر و زەردەکەم نییە، دەبی بە خۆم ببینمەوە. یەکەم جار ئەو سێ گۆشەی وەردەگرم لە لای چەپ، دیسان سێ گۆشەکە گۆشەکی وەستاوە، کوزانیم وەستاوە چونکە ئەو لایە گۆشەی وەستاوە بێگومان دەبی ئەو لایەش گۆشەی وەستاوبی، چونکە بە هەردووکیان دەکەنە 180 کەواتە دیسان دەینم ئەو لایە لێرە هەتا ئێرە 48 دیسان لێرە نووسرایە 48 تواند و کۆ 80 تواند و لێرە ئەو وایە دەردەچی کە دەکاتە 116 بە هەمان شێوە دیسان 112 تواند و کۆ 48 ببورن 48 نەبوو ببورن ئەو 84 ئەگەر گوتبم 48 ببورن 84 تواند و لەژێر ڕێگی کۆیان دەکەمەوە، لەژێر ڕێگی دووجا ئەو لایەش زێتە دەردەچی کە دەکاتە ئەمن دەرم هینا کردیە 163. ئەگەر لێرە ڕەنگە ڕوونی کەمەوە کو ئەوها 80 تواند و 84 تواند و کۆم کردەوە هەردووچی لەژێر ڕێگ وایەکە کردیا 116 مەتر، ئەوی دیکەش 112 تواند و 84 تواند و دیسان کۆیان دەکەمەوە کردی ئەو ژمارەیە دوایە لەژێر ڕێگ پاشان سێتایەکە کردیا 163 یەکەچیان 163 ئەوی دیکەشیان 116 کۆیان دەکەیەوە لەگەڵ 112 کۆشیان دەکەیەوە لەگەڵ 80 چێوەکە دەردەچی. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 110 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.